یەکەمین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 1992 بەڕێوەچوو. 1,112,000 کەس مافی دەنگدانیان هەبوو. 971,953 کەس بەشداری هەڵبژاردنەکەیان کرد. لە هەڵبژاردنەکەدا پارتی و یەکێتی ساختەکاریەکی زۆریان ئەنجامدا، بە جۆرێک لە هەندێک ناوچە ڕێژەی بەشداری لە 100% زیاتر بوو. بەمەش یەکەمین ئەزموونی هەڵبژاردن تێکدرا. ئەو لیستانەی بەشدار بوون لە هەڵبژاردنەکە دەنگەکانیان بەم شێوەیە بوو. لیستی پارتی لە 145.5 دەنگەکان و 437,889 دەنگی بەدەستێنا. لیستی یەکێتی و زەحمەتکێشان لە 143.61 دەنگەکان و 423,833 دەنگی بەدەستێنا. لیستی ئیسلامیەکان لە 105.5 دەنگەکان و 49,108 دەنگی بەدەستێنا. لیستی سۆسیالیست و پارتی سەربەخۆیی لە 102.56 دەنگەکان و 24,882 دەنگی بەدەستێنا. لیستی یەکێتی دیموکراتی و حزبی شیوعی و بێلایەنەکان لە 102.7 دەنگەکان و 21,123 دەنگی بەدەستهێنا. لیستی پارتی گەلی دیموکراتی لە 101.2 دەنگەکان و 9,903 دەنگی بەدەستهێنا. لیستی سەربەخۆیی دیموکراتەکان لە 0.5 دەنگەکان و 501 دەنگی بەدەستهێنا. هەڵبژاردنەکە بەپێی یاسای ژمارەیەکی بەرەی کوردستانی بەڕێوەچوو. بەپێی ئەو یاسایە هەر لیستێک دەبووە لە 170 دەنگەکان بەدەست بێنێت بۆ ئەوەی کورسی مسۆگەر بکات. بەمەش تەنیا لیستی پارتی و یەکێتی چوونە پەرلەمان. لە یەکەمین هەڵبژاردندا ژماری کورسیەکانی پەرلەمان 105 کورسی بوو. بەهۆی قبوڵ نەکردنی ئەنجامی هەڵبژاردن، پارتی و یەکێتی کورسیەکانیان 50-50 لە نێوان خۆیان دابەش کرد و 5 کورسی کۆتاییش بە مەسیحیەکان درا. هەڵبژاردننی ڕابەری بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان لە 19 ئایاری 1992 لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمان، هەڵبژاردننی ڕابەری گشتی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستانیش ئەنجام درا و 4 کەس چوونە کێبڕکەیە کە پێک هاتبوون لە جەلال تاڵەبانی، مەسعود بارزانی، مامۆستا عوسمان عەبدولعەزیز و دکتۆر مەحموود عوسمان. دوای هەڵبژاردن ئەنجومەنی ڕابەری بزوتنەوەی ڕزگاری کوردستان لەلایەن پارتی و یەکێتی قبوڵ نەکرا و ئەو پۆستە بە کەس نەدرا. بۆچی هیچ هەڵبژاردنێک لە کاتی خۆیدا نەکراوە؟ لە مێژووی پەرلەمانی کوردستاندا هیچ هەڵبژاردنێک لە کاتی خۆیدا نەکراوە و پەنا بۆ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان براوە. پەرلەمان لە خولی یەکەم بەهۆی شەڕی ناوخۆ لە ساڵی 1994 تا 2002 بوو بە 2 کەرتەوە. دواتر لە مانگی دەی 2002 یەکەم کۆبوونەوەی یەکگرتنەوەی گرێدا. خولی یەکەمی پەرلەمان لە 1992 تا 2005 بەردەوام بوو. بەهۆی ئەنجام نەدانی هەڵبژاردن 4 جار تەمەنی پەرلەمان درێژ کرایەوە. بەهۆی ترس لە هەڵبژاردن پارتی و یەکێتی بەردەوام بوون لە کللتوری درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان. خولی دووەمی پەرلەمانی کوردستان لە 2009، خولی سێم لە 2013، خولی چوارەم لە 2007 و خولی پێنجەمیش لە 2022 تەمەنی درێژ کرایەوە. پەرلەمانی کوردستان لە ماوەی 31 ساڵدا دەبووە 8 جار هەڵبژاردن بکات، بەڵام تەنیا 5 هەڵبژاردنی کردووە. لە یەکەم خولی پەرلەمان ڕێژەی بەشداری خەڵک لە هەڵبژاردن لە 86.4 بوو، بەڵام لە خولی پێنجەم ڕێژەی بەشداری بۆ لە 59.83 دابەزی. سەرۆکەکانی پەرلەمانی کوردستان لە 5 خولدا. جەوهەرنامیق یەکەمین سەرۆکی پەرلەمان بوو لە ساڵی 1992 تا 2000 سەرۆکایەتی خولی یەکەمی پەرلەمانی کوردستانی کرد. دواتر هەر لە خولی یەکەمدا لە ساڵی 2000 تا 2005 هەریەک لە ڕۆژ نوری شاوەیس و کەمال فواد بوونە سەرۆک. خولی دووەمی پەرلەمان 2005 بۆ 2009 عەدنان موفتی سەرۆک بوو. خولی سێم 2009 بۆ 2013 2 ساڵ بە 2 ساڵ لەلایەن هەریەک لە کەمال کەرکووکی و ئەرسەلان بایس سەرۆکایەتی کرا. خولی چوارەم یوسف مەحەممەد بۆ سەرۆکی پەرلەمان. خولی پێنجەم بۆ ماوەی چەند مانگێک ڤالافەرید سەرۆک بوو. دواتر ڕێواز فایق سەرۆکی پەرلەمانی وەرگرت. ڕێگری لە کارەکانی پەرلەمان.
پەرلەمانی کوردستان سێ ئەرکی سەرەکی هەیە: یاسادانان، چاودێری حکوومەت و پەسەندکردنی بودجە، بەڵام پارتی و یەکێتی پەکیان خستووە و ڕێگەیان نەدا بە ئەرکی خۆی هەڵبستێت. سەرەڕای گەندەڵی ڕێکخرا و تاڵانی، پەرلەمان نەیتوانیوە لە مێژووی خۆیدا متمانە لە هیچ بەرپرسێک وەربگرێتەوە.